یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران پێشکەش دەکات. لە کۆمەڵە فایلە سیاسیەکان فایلی ژمارە 4 توتالیتاریزم. توتالیتاریزم یان پاوانخوازی وشەیەکی سیاسیە بۆ باسکردنی شێوەیەک لە حکوومەت کە لەودا ڕەژیم بانگەشە دەکات بەسەر تەواوی ئەو ڕووداوانەی لە وڵات و بگرە ئەوەی لە ژیانی تاکە کەسی خەڵکیش ڕوودەدا لە ژێر چاوەدێریدایە یان لە ڕاستیدا وەها توانایەکی هەیە. ئەفلاتون لە کتێبی کۆماریدا حکوومەتی پاوانخواز بە یەکێک لە باشترین جۆرەکانی حکوومەت هەژمار دەکات. ڕێبەری حکوومەتێکی پاوانخواز لە تەواوی توانای کەڵک وەردەگرێ تا تەواوی خەڵکی ژێردەسەڵاتی بۆ ئامانجە دوور و نزیکەکانی ڕژیمەکەی ئامادە بکە و هەر بەم هۆیەشەکە هیچ شێوە دژایەتی یان چالاکی دوور لە چوارچێوەی بیرەکانی خۆی بۆ قبول ناکرێ و بەرامبەر هەر ڕەوتێکی ڕووناکبیری و حیزبی سیاسی و بنیادی مەسەبی جیابیر و هەتا دوایی لە شەڕە. مۆسۆلینی و هیتلێر هەردووچیان ڕوانگەیەکی فاشیستیان هەبوو. ڕژیمیشی توتالیتەریان پێکێناکە جگەل لە نیگبەتی و بەڵا بۆ کۆمەڵانی خەڵکی جیهان هیچ دەستکەوتێکی نەبوو. لەوەی کە باز دەکرێ بەو دەرەنجامە بگەین کە پاوانخوازی واتە خوازیاری لە ژێر چاوەدێریگرتنی هەموو کەس و هەموو شتێک لە کۆمەلگا یان چاوەدێری وردی هەر شتێک کە لە کۆمەلگا و بگرە لە ژیانی تاکە کەسی شارومەنداندا ڕوودەدات و بە یاساگەلێکی تونند بۆ چاوەدێری باشتری خەڵکو و هەڵسوکەوتیان چ لە ئاستی کۆمەلگا چ لە چوارچێوەی ماڵەکانیان. ڕژیمە توتالیتەرەکان لە ڕێگای کەڵک وەرگرتن لە پرۆپاگەندا بۆ بڵاوکردنەوەی یەک ئایدۆلۆژی و پیرۆزنیشاندانی ڕێبەری کۆمەلگا و خستنە ژێرچەنجی تەواوی میدیاکان و کەڵک وەرگرتن لێیان بۆ بڵاوکردنەوەی بیر و ئامانجە دوور و نزیکەکانیان و سازکردنی دۆخێکی پۆلیسی و ئەمنی و بنبەرکردنی هەر شێوە باسکردن لە حکوومەت و ڕەخنەگرتن بەرامبەر بە شێوازی حکوومەتکردن و گرنگتر لە هەمووان چاندنی تۆوی ترس و تۆقاندن لە دڵی خەڵکدا دەسەڵاتی سیاسی خۆیان دەپارێزن. هانا ئارێنت لە کتێبی توتالیتاریزم بازلەوە دەکات کە گرنگترین تایبەتمەندی کە دەتوانین بیدەین بە توتالیتاریزم ئەوەیە کە ئەم جوڵانەوانە بە خێرایی لەبیر دەکرێن و بەسانایی دەکرێت شتێکی دیکە بەجێی جێگرەوە بێت. ئەم پرسە سەبارەت بە چۆنیەتی نێوبانجی ڕێبەرانی ئەم جوڵانەوانە بەڵگەی دروستی زۆرتریان هەیە. ئەم پرسە سەبارەت بە هیتلێریش ڕاستە. کەسێک کە لە کاتی ژیاندا وەها هۆگریەکی ساز کرد بووکە هیچ کەسێک لە بەرامبەریدا خۆی نەدەگرت. بەڵام ئەمڕۆکە هیتلێر دوای شکان و مردنی بە شێوەیەک لە بیرۆریەکان سراوەتەوەکە بگرە لە نێو گروپە نێئۆفاشیست و نێئۆنازیەکانی دوای شەڕیش هێندە کاریگەریەکی گرنگی نییە. ئەم زوو گوزەرە یان جێگیرنەبوونی ناسراوانی کۆمەڵانی خەڵک پەیوەندیان بە یەکەوە هەیە. هەر ئەم زورگوزەرەیە خێرایە پشڕاستکردنێکی دڵخۆشکەرە بۆ ئەم ڕێبەرە مردووانە کە چ باش توانیویانە خەڵکەکەیان تووشی ویروسی تایبەتی تۆتالیتەر بکەن. بەم پێیە هەڵەیەکە وابیر بکەینەوەکە زووگوزەری و لەبیرکردنی کۆمەڵانی خەڵک لەسەر ئەم هۆکارەیەکە ئەوان لە خەیاڵی تۆتالیتەر هاتوونە دەر. هەڵی نوێتر ئەمەیەکە بەخۆی ئەم زووگوزەریە لەبیر بکەین کە ڕژیمە تۆتالیتەرەکان تا کاتێک کە لەسەر تەختی دەسەڵات بن و ڕێبەرانی تۆتالیتەر تا کاتێک کە لە ژیاندا بن کۆمەڵیان لە پشتە. نیشانەکانی ناسینی حکوومەتی تۆتالیتەرەکان لە ویکیپیدیا چەند تایبەتمەندیەک بۆ ناسینی حکوومەتە تۆتالیتەرەکان باس کراوە. داخرانی ڕۆژنامەکانی ڕەخنەگر لە حکوومەت، هەبوونی سانسۆری توند لە تەواوی بەشەکان وەک زانیاری، کتێب، میدیاکان، زیندانیکردنی کەسانێک کە ڕەخنەن لە حکوومەت دەگرن، پەنابەری سیاسی بەڕێژەیەشی زۆر لە وڵاتانی دیکە، ئابووری دەوڵەتی، هەبوونی ڕێبەری باوەڕمەند و کاریزماتیک لە سەرەوەی حکوومەت، تاکپەرستی، هەبوونی ئایدۆلۆژی گشتگیر و ڕەسمی حکوومەتن کە هەموو شتێک لەسەر ئەم ئایدۆلۆژیە لێدوانەی بۆ دەکرێت. سەرکوتکردنی مافی کەمینەکانی سیاسی و مەسەبی و میلی، خستنە ژێرچەنجی میدیاکانی وەکو ڕادیۆ و تەلەڤیزیۆن لەلایەن دەوڵەتەوە، دەوڵەتی بوونی تەواوی ڕێگاکانی پەیوەندی وەکو پۆست، تەلەفۆن، ئینتێرنێت، پیرۆز نیشاندانی ئامانجە سەرەکیەکانی دەسەڵات،
هەڵسوکەوتی بێبەزایی لەگەڵ دژبەرانی حکوومەت، کەمکردنەوەی ئازادیە تاکە کەسێکان بە تایبەتی ئازادی ڕادەربڕین. بەگشتی دەکرێت ئەم شێوەیە بە کێشانەوەی سێکوچکەیەک بەڕوونی شی بکرێتەوە. هاوکێشەی سێکوچکەکە دۆخی حکوومەتی نێودنین و ئەم زانیاریانە لەخۆ دەگرێت. سازکردنی ترس و تۆخاندن لە کۆمەڵگا لە ڕێگای ترۆری یا لە ناوبردنی دژبەران، بەشداریکردنی کەسانی جۆرا و جۆر بۆ ڕێپێوانەکان کە لەلایەن حکوومەتەوە ڕێک دەخرێ، میتینگەکان، پلانە جۆرا و جۆرە کۆمەڵایەتیەکان، سازدانی ئادابی ئاینی سونەتی و سیاسی و بگرن لە هەڵبژاردننی ڕەواڵەتیان، گەڕانەوە بۆ ڕایگشتی بۆ بۆنە جۆرا و جۆرە سیاسیەکان و هەتا دوایی و هەروەها ئاینی و مەسەبیەکان کە جێگای پەیوەندیدان و سەلماندنی ڕژیم بۆ زۆرینەی کۆمەڵگایە. بە شێوەی گشتی هەر کارێکە بە شێوەی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بۆ خەڵک ئەم دۆخەی دەسەڵات ڕوون بکاتەوە بۆ حکوومەت ڕەوای سیاسی بەرهەمبێنێ، ڕەنگە لەلایەن ئەکتەرانی سیاست ڕێگەی پێدرابێ. تایبەتمەندیەکانی ئەم شێوەیەش هەل لەو سێکوچکەیە بەم شێوەیە دەتوانێت بێکە بەشی نێوەنجی سێکوچکەکە تانووشی هێرەمەکە بۆ ئەم تایبەتمەندیانە تەرخان بکەین و بەشی خوارەوەی دەبێتە یەک حیزبی و سەرەوەتری ئەو یەک ئایدۆلۆژی و بەشی نووشی هێرەمەکە تایبەت دەبێ بە یەک ڕێبەر. لە ڕژیمە تۆتالیتەرەکان هەوڵ دەدرێ ئایدۆلۆژی خۆیان بەسەر ڕاستیەکاندا بسەپێن و لەسەر بنچینەی ئەو ئایدۆلۆژی ڕسمیە لە هەموو بەشەکان دەستێوەردان بکەن. ئەم ئایدۆلۆژیە گشتیگەرایە کۆمەڵێک باوەڕی سیاسی و مەسەبیەکە هەموو دەبێ پێی وەفادار بن. بەپێی ئەو ئایدۆلۆژیە گشتگیرە ڕژیمی تۆتالیتەر لە هەموو بەشەکانی ژیانی تاکەکەس و کۆمەڵگا دەستێوەردان دەکات. بەو شێوەیە بەکردەوە بەشەکانی تایبەت و ناسیاسی ژیان لەناو دەسێت. ڕووداوێک کە لە ڕوانگەی هەمان ئایدۆلۆژی ڕوودەدا، دەرەنجامەکەی نەبوونی فرەچەشنی باوەڕەکان و زەوقەکان و شێوەکانی تری ژیانکردن و سەرکوتکردنی بیرە جیاوازەکان و خاوەن بیرە سربەخۆکانە. یەکێک لە چەند تایبەتمەندیەکانی تۆتالیتەر دوژمن سازکردن و پیلانگیێڕی ئەوانەکە لەسەر ئەو باوەڕن کە دوژمنێکی خەیاڵی بۆ هەمووان ئاژاوە ساز دەکا و خەڵک دەهێنێتە سەر شەقامەکان و ناڕەزایەتی و مانگرتن وەڕێدەخات تا ئەوان لەناو بەرێ. سەرتاڵی هەر ڕووداوێکی چووکە بە پیلانی دوژمنی خەیاڵی دەبینێ، سەرەتا پەنا دەبەنە پێشەواکان و دواتر چەنگ لە داوێنی ئەڵڵا دەدەن. مۆنتێسیکۆ زانای فەڕانسەوی پێداچوونەوە بە دابەشکردنەکەی ئەرەستوودا دەکات بەم شێوەیە: دیکتاتۆری، پاشایەتی، کۆماری. ئارێنت هەر ئەم دابەشکردنەی دوایی دەکاتە بنەما و دەڵێت جیاوازی ڕاستەقینەی ڕژیمە سیاسیەکان لە ئەسڵی ڕێنوێنی ئەوانن کە دیاریکەری شێوەی حکوومەتن، بە شێوەیەکە شەڕەف ئەسڵی ڕێنوێنی پاشایەتی، تاعەتکردن ئەسڵی ڕێنوێنی کۆماریە و لە کۆتاییدا سازکردنی ترس ئەسڵی ڕێنوێنی دیکتاتۆری یا سوڵتانیزمە. ئارێنت باوەڕمەندەکە تۆتالیتاریزم شێوەیەکی نوێ لە ڕژیمە سیاسیەکانەکە، سازکردنی تۆقاندن ئەسڵی ڕێنوێنی ئەوە. جیاوازی ترساندن و تۆقاندن ئەوەیەکە یەکەمی ستونی و دووهەمی هەم ستونی و هەم ئاسۆیە. لە ڕژیمی دیکتاتۆری خەڵک لە دیکتاتۆرێک کە لەسەر سەریان دانیشتووە دەترسن، بەڵام لە ڕژیمی تۆتالیتەر خەڵک هەم لە ڕێبەر دەترسن و هەم لە یەکتری. بە پێچەوانەی ئارێنت، خوان لینز زانای ئیسپانیایی تیرۆر بە مەرجی گرنگی تۆتالیتاریزم نازانێ، بەڵام ئینکاری بوونیشی ناکات. بە بڕوای ئەو تۆتالیتاریزم خاوەنی سێ چەمکی سەرەکیە و لە کۆبوونەوەی ئەم سێ چەمکە لە یەک کاتدا دەبێتە هۆی بنیاتنانی تۆتالیتاریزم. ئەم سێ چەمکە بریتین لە ناوەندبوونی ڕێبەر بە پێچەوانەی دووربوونەوە لە ناوەندی دام و دەستگا و هەندێک گروپ، هەبوونی یەک ئایدۆلۆژی تایبەت بە پێڕەوانی جۆرا و جۆر، ئامادەکاری یەک حیزب و گروپی تایبەت کە بۆ بەشداری خەڵک پاداشی بەشداربووان و سزای کەسانێک کە بەشداری ناکەن. ڕژیمە تۆتالیتەرەکانی ڕۆژاوایی وەک چۆن زۆر لێکچوونیان لەگەڵ یەکتری هەیە، جیاوازیشان هەیە: پیرۆز نیشاندانی کەسایەتی، یەک حیزبی، کاریگەری بەکارهێنانی ئایدۆلۆژی، چاوەدێری بەرفراوان لەسەر ژیان و بیری خەڵک و هەروەها بەکارهێنانی سیستمێکی زەبر و توندوتیژ بە ناوی شێوەی حکوومەت لە خاڵە بەرچاوەکانی لێکچوونی ئەوانە. جیاوازیەکانیان لاوەکیە. بۆ نمونە ئیستالین لە وردەکاریەکانی کارەکان دەستێوەردانی دەکرد، بەڵام هیتلێر
زیاتر خەریکی کارە سەرەکیەکان بوو یان ئەوەی کە ئۆتۆپیای بۆلشویزم یا کۆمەڵگای بێچین لە داهاتوودا دەبێ وەڕاستگەڕێ بەڵام نازیسم خەریکی دووبارە داڕشتنەوەی گەورەی مێژوو بوو ئەم شێوە جیاوازیانە لاوەکین و جەوهەری نین. فاشیزم و بۆلشویزم و نازیزم هەرسێک لە دەرووندا یەکشتن و هەرسەیان تۆتالیتەرن. خاڵی گرنگ لێرەدایەکە هەرسێکیان غێرە مەسەبی و سێکۆلارن. ئیسلامیزم کە خاوەنی تەواوی هەلو مەرجەکانی تۆتالیتاریزمە کە لەسەرەوە باسمان کرد شێوەیەکی نوێ لە تۆتالیتاریزمە کە ئاینی و مەسەبیە هەرەمەش بۆتە هۆکاری سەر لە شێوانی بەشێکی زۆر لە زانایانی زانستی سیاسی و زانستی کۆمەڵایەتی ڕۆژاوایی. ئەوان نازانن چۆن ئەم دیاردە نوێیە پێناسە بکەن بەهۆی نەبوونی زانیاری پێویست لەبارەی ئەو زانستانەی کە لە ئیسلامدا باسی خوددا دەکەن. توانای پێویست و تەواویان بۆ لێکدانەوەی دەرونی و جەوهەری ئیسلامیزم نییە تا ئەو جێگایە کە میشێل فۆکۆ فیلسوفی بەنێوبانگی فەڕەنسی و گوڵی سەرسەپەتی زانایانی چەپ شۆڕشی ئیسلامی ئێران بە شۆڕشی ئازادی و خومەینی بە ڕزگاریدەری جیهان ناوزەت دەکرد. بەڵام دواتر پەشیمان بۆەوە کە زانی خومەینی هاوڕەگەزخوازەکان لە سێدارە دەدا. دکتور مهدی مزەفەری مامۆستای پلەبەرزی زانستی سیاسی لە کتێبی ئیسلامگەرایی خۆیدا دەنووسێ ئیسلامیزم شێوەیەکی توتالیتاریزمی نوێیەکە لە دەرووندا لەگەڵ توتالیتاریزمەکانی کلاسیک وەک یەکترین و جیاوازی سەرەکیەکانی بەهۆی نەبوونی توانای ئابووری و پیشەسازی هاوشێوەی تواناکانی ئاڵمانی نازی و شوڕەوی کۆنا. ئەگەر کووت دەستی بگاتە ئەم توانایانە هیچ جیاوازیەکی لەگەڵ ئەواندا نابێ بەڵکو لە بواری تایبەتمەندی ئاینیەکانی دەتوانێت لەم دوانەش ترسناکتر بێ.